بەڵێ ئازیزان ئەم خەڵاتە هاوکارم دەخیل بەدەستی نەهێناوە و منیش بەدەستم نەهێناوە ئەمە ئەو خەڵاتەیە کە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەمان پێکرد یەکێک لە هاوکارەکانمان خەڵاتێکی هوەری لەلایەن پرنس ویلیام کاونتی ڤێرجینیاوە بەدەستهێناوە و ئێستاش ئەو هاوکارەمان لەگەڵدا دەبێت هاوکارمان هونەرمەند لوقمان ئەحمەدە. لقمان هێژای هەندێک و چەند پیشانگەهین هوەری شێوازی خۆی تایبەت لە هەڵبەت لە واشنگتن و دەوروبەرین واشنگتن ژی کردە تایبەت ژی بیاێ دیماهیە لە مەناسس پارک ویلیام وەکو دەبێژنی جی دڵخۆشییا خەڵکی بووە جانەها لقمانم مەڕایە لقمان دەم باش. لقمان وێڕایی پیرۆزبایەکی گەرمت لێکەین دەمەوێت باسێکی خەڵاتەکەمان بۆ بکەم خەڵاتە چییە؟ بەڵێ گەلێک سپاسیاوە تەوا دەکەم ئەو پیرۆزباییش بۆ ڕاستیش بۆ مەتەڤایە بۆ ینی کەسێکی هونەرمەندێکی کورد لێدە ئەو خەڵاتە بدەستخینە ئەو نەیامە تەنێ ڕاستی شانازی بۆ ملەتێمەی بۆ دۆست و هەواڵێمەیژی ئەv خەڵاتە جا پرنس ویلیامزە گۆ لەوێدە لە مەناس پارک و مەناسز و وودبرێجی ناودەیە ئەv ساڵانە ئەv خەلات تێداین گۆ ئاوایەکی فەرمی ji بۆ هونەرا هەری باش نەتەنێ شێوەکاری لێ بەلێ کارین هوەری گۆلێ دەوەرێ دەبێ ji ber کۆرۆنا هەنێکی لە پاش کەتبوو لێvê ساڵێ بە ئاوایەکی دیسانێ لە بەرچاو چێکردن لە جۆرج میسن زانینگەها جۆرج میسن بوو و بە ئاوایەکی فەرمی سەنەتۆر هاتبوون و ئاخەفتنێن فەرمی ji حکوومەتە ئەمریکیێ و وەکی دنێژی ji شارەداریên مەناسز و مەناس پارک و وودبرێجی ئەو ئاخەفتن هاتن داین گۆ خەڵاتên ji بۆ karên هوەری li vê deverê گۆ alîkariya هوەرê dikin didin û mi yekem xelatisten di warê şêwekariyê de گۆ baştirîn hunermend di nav ez bêjim dora 65 hunermenda bû hatibûn pijirandin ji bo vê xelatê mi yekem stin وەکو باشترین هوەرمەند بۆ ساڵا 2022 باشە لقمان دەست خۆشم پیرۆزبایلتە دکن لێ من دخواست ئەم تشمە ڕەبیژی نەحوجێ مەتحەتە بکن لە تشخوار مە ڕەبیژی کانی گەلۆ گرنگیاوی خەلاتی ji te re çi ye çunku me bêjin giriya ji te re ji me re jî gelek spas ew birastî ji bo me wek hunermend yanî ew xweş e xweşiyekê dime got ev salanî got ez kar dikim li Amerîka dawiyê gihişt encamekê got bi taybetî ji aliyê Amerîkiya hat kirin û ev Amerîkana jî giştik şarezan bû rastî yanî kesên pisporin di vî warî de got mij nav hep qase hunermend neqandin demekî ew karê got salaz dikin ciyekî giyayê astekê de got baş e dilê xelkê taybetî jî ew peyama got ez dixwazim bigînim xelkê Amerîkî tê digihêjin û ciyê rêzlînanê him ji aliyê teknîkiya hunerî ve him ji aliyê peyama got ez dixwazim bigînim di riya hunera xwe de ew peyama jî peyama me got li ser çanda Kurdî kelepûra Kurdî tê avakirin dixwazim got xelkê li vê de bidim naskirin di riya hunerê re ka Kurd çi ne çawan e kultûra wan çi ye û Kurd wek millet wek netew xwedî kelepûr xwedî kultûr bê diyar kirin rastî ew ji mir ciyê xweşiyê bû بەڵێ لقمان دواپرسیارم کاتمان زۆر نەماوە دەمەوێت ئەوە بپرسم تۆ ماوەیەکی زۆر نییە لە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکای بە بەراورد لەگەڵ ئەو هوەرمەندانەی ترکە لەو با بڵێن پێشبڕکێیە بەشدار بوون وەکو خۆت ئاماژت پێکرد 65 لەوانە تۆ دەتوانی پێمان بڵێ بەم ماوە کورتە تۆ چۆن توانیت بگەیتە ئەو ئاستە کۆسپەکان چی بوون لەبەردەم تۆ؟ بەلێ ڕاستی خەبات ینی پێشی خەباتە کارێک گو ئەز دکن و ئەو ئۆریجینال ینی خەلکی ئەمریکی وەک دیار دەبێت گۆ گەلێکیش ئۆریجینال حەز دکن وختێ گۆزاتم ئەمریکا me biryarda got ez karê orîjinal bikim karê orîjinal çi got wek xwe yanî tê wekû kesekî Kurd got ji rojhilat hatiye li wê de ji rojhilata navîn de hatî dibe got ew peyama xwe ew nîşanên xwe ew kelepûra xwe diyar bike û huner wê derfetê dimere me xwest got ez wê diyar bikim wekû Kurdekî û ew ciyê xweşiyê bû hêdî hêdî ava bû rastî ev bi sala got kar dikim li ciyekî heyaciyekî ciyê xwe girt di pêşengeha min dawî li Menasîz bû li Art Factory li Galeriya Art Factory me pêşengehek çêkir di 24 meha adarê de bû rastî ew ya balkêş bû ji xelkê re got gelek tabloyên
ام بيجن جلو برگن كردي ديروكين كردي داستاني كردي تدبون واويا جي خوشيه بوجبو خلكي بو ديتن كاركي اوريجينال هلبته دلي خوشي بوجما تفر لقمان داويجي امبيروس بايل تدكن شكو نكالته براستي دوله منديه جبو برنامج بشي كردي نجي امريكا الرجي